الحمد لله رب العالمين. يكيك لزانانا فرميت القواطع عن الله أربع. أفرميت شوار شد لخواي برقار ما ندور خنوة: الشيطان والنفس والدنيا والخلق. أفرميت الشيطان لخواي برقار ما ندور خاتو همو رقايكي شيطان وهمو مراميكي شيطان ويا كوا لخواي برقار ما ندور خاتو، ونفس لخوای پەروەردگارمان دوورە خاتەوە. دنیا خۆی بۆ خۆی بە ڕازاوایەکانی بە مانای کەلیمە ئێمە لەخوای پەروەردگار دوورە خاتەوە. و هەروەها مەخلوقاتیش. ئەفەرمێ فعیلاج الشیطان بالاستعاذة منه. چۆن وا بکەی شەیطان لەخوای پەروەردگارمان دوور نەخاتەوە، وەسوەسەمان بۆ نەکا، تووشی گوناه و خراپەکاریمان نەکات، دەفەرمێت پەنا بەخوای پەروەردگار بکەن. وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله. شەیطان وەسوەسەی بۆ کردن پەنا بەخوا بگرن. هیچ ڕێگایەک نییە تەنها بە پەناگرتن بەخوای پەروەردگار نەبێت لە شەیطانی نەفرین لێکراو. چۆن زاڵبین بەسەر نەفسی خۆمانە؟ بالقەهر بیشکێنەرەوە. نەفست حەزی لێتی خۆی دەرخا بیشکێنەرەوە. نەفست حەزی لەوەیە هەر تۆ قسەکەر بیت لە مەجلیسێکە بیشکێنەرەوە. نەفست ئەوێ بەرەو خراپەکاری گوناهێک بەرێت بیشکێنەرەوە. حەزی بە بابەتێکە وریای بە. وعلاج الدنيا بالزهد. لە دنیادا زوهدمانە بێت، بە دوای ڕازاوەکانی دنیا ڕانەکەین، تەواو بەستە، معاشێک تەیە، سیارەیەک تێ، خانوویەک تێ، بەسە بە دوای باڵەخانەی زۆر ئەمەڕۆ، چونکە ئەینەما تەکون یودریککم المەوت ولو كنت في بروج مشيدة. لە کۆشکی بەرز شاوی مردن هەر ئەو گاتێ، پێویست ناکات تۆ خانوویەک تێ ئێتر ئەو نەخەم و بێ بیگۆڕی خەریکی ئیمانەکەت بە. زوهدت لە دنیا هەبێت، خوای پەروەردگار خۆش دەوێ. علاجی مەخلوقات شەوەیە بالانقباض والعزلة. خۆتیان لێ بە دوور بگرە، تەنها بۆ کاری خەیری، بۆ باشە لەگەڵیانە بە، بۆ خراپەکاری و بۆ مەجلیس گەرمکردن بۆ درۆ و خراپەکاری پەنا بەخوا لەگەڵیانە مەبە. کاتێ لەگەڵیانە بە بتوانیت علمیان پێ بڵێ، بتوانی ئیسفادەیەکیان لێ بکەی. ئەگەر زانیت مەخلوقات ئەبنە هۆکارێ بۆی تۆ لە خوای پەروەردگار دوور بخەنەوە، ئەوە ئەو کاتە تۆ دوور بە لێیان. ئەم چوار ڕێگا وامان لێ ئەکەن. خوای پەروەردگار لە خۆمان بڕنجین پەنا بەخوا بۆ نێو چوارەوە و چارەسەرکەشیمان باس کرد. داواکانی لە خوای پەروەردگار بمان کات بە عەبدێکی ڕاستەقینەی خۆی. والحەمدولله.